كلما سمع النداء. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربي زدني علما. خۆشەویستان و بەڕێزان و فێرخوازان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین لە زنجیرە بابەتێک لە بەرنامەیەکی تایبەت بە ناوی گەوهەری زانستخوازان. لەم بەرنامەیە لە زنجیرە بابەتێک کتێبێک لێک دەدەینەوە، باسی کتێبێک دەکەین کە باسی چەندین ڕەوشت و ئاکار و ڕەفتاری فێرخواز دەکا، کە ئەو کتێبە بە ناوی حیلیەت طالب العلم یەکێکە لەو کتابە سەردەمیانەی کەوا لەو سەردەمەی ئێستا زانایەکی زۆر بەڕێز بە ناوی شێخ بەکر ئەبوزێت ئەوە دانەری ئەو کتێبەیە، کە ئەو کتێبە شێخ صالح بن عوثەیمین ئەویش شەرحی کردووە و لێکدانەوەیەکی زۆر جوانی کردێ، زۆر بەوردی، و هەروەها چەند نووسەرێکی بەڕێزیش لە وەری جێڕاوە لە بۆ زمانی کوردی. ئەو کتێبە بەڕاستی کتێبێکە دەتانی برین لە ئاکار و ڕەفتارەکانی فێرخواز چەندین خاڵی زۆر جوانی باس کردیە، نزیکەی 65 خاڵی باس کردیە لەو خاڵانی کە زۆر پێویستە لە بۆ فێرخواز. تەوان ئەو کتێبە بەو شێوەیە دابەش بووە لە بۆ حەفت بەشە. بەشی یەکەم باسی ئەدەب الطالب في نفسه، واتە فێرخواز لە بین خۆی و خوای گەورە لە ناخ و خودی خۆی چۆن ببێتە کەسێکی فێرخوازێکی وا کەوا ڕێگای خوا و پێغەمبەری خوا بگری، سەڵات و سەلامی خوای لەسەر بێتن. ئەو ئاداب و ڕەفتارانەی کە پێویستە لە بۆ فێرخواز لە ناو ناخی خۆی لە بۆ خودی خۆی باسی چەند خاڵێکی زۆر گرنگی کردووە. بەشی دووەمی ئەو کتێبە کەیفیەت طەلەبی تەلەقی، واتە چۆن فێرخواز زانست کاتێک داوای زانست دەکا، کاتێک زانست بەدەست دەینیتن شێوازەکەی چۆن بیتن، بە چ شێوازێک چ ڕێگایەک بکردە بەر بۆی کەوا زانستی شەرعی، زانستی عیلمی و زانستی برێن هەر زانستێک بیتن بەدەستی بینیتن. بەشی سێمی ئەو کتابە ئەدەب الطالب مع شەیخه، واتە زانستی ئاداب و ڕەوشت و ئاکاری فێرخواز لەگەر ئەو مامۆستایی کە زانستی لێوەردەگری، هەرس و کەوتی لەگەر ئەو مامۆستایە چۆن بیتن، بە چ شێوازێک هەرس و کەوتی لەگەڵ بکاتن، و هەروەها ڕەفتاری ئەو قوتابیە لەگەڵ ئەو مامۆستایی کەوا عمری خۆی بەشێک لە تەمەنی خۆی بەشێک لە کاتی خۆی تەرخان دەکا لە بۆ ئەو قوتابیە. و هەروەها بەشی چوارەمی ئەو کتابە باسی ئەوە دەکا ئەدەب الزەمالەتی فی الصەداقە، چۆن ئینسان ڕەفتاری ئەو فێرخوازە لەگەڵ دۆست و برادەرەکانی خۆی، ئەگەر لە حوزرەی فەقێیە یان لە قوتابخانەیە یان لە پەیمانگایەکە یاخود لە کۆلێژە یان لەو مزگەوتەی کەوا نوێژی تێدا دەکات، کۆمەڵێک ڕەفیق و دۆست و برادری هەیە، هەرس و کەوتی چۆن بیتن. و هەروەها بەشی پێنجەمی ئەو کتابە باسی ئاداب الطالب في حياته العلمية، ئەو فێرخوازە لەو کاتەی کەوا ژیانی بەسەر دەبا، ژیانی علمی لە کاتی کتاب خوێندنەوەی، لە کاتێک کە لە ناو مەکتەبەیەکە یان کتێبخانەیەک، لەو کاتێک کەوا لە ناو کۆلێژە، یان لەو کاتێک دەکەوا خەریکی بەدەستهێنانی زانست و زانیاریە لە ژیانی علمی خۆی چ ئادابێک ڕەچاو بکە، چۆن بیتن کاتێک فێرخوازە، کاتێک دەبێتە مامۆستا، کاتێک دەبێتە پێشنوێش، کاتێک دەبێتە کەسێک کەوا زانست و زانیاریەکەی بە خەڵکیکە ڕابگەینیتن. ئەو ئاداب و ڕەوشت و ئاکارانە چییە پێویستە لەو فێرخوازەیدا لەو تاڵیبەیدا بێتە جێ. بەشی شەشەمی ئەو کتابە بە ناوی التەحەلی بالعەمەل، معنای چییە؟ واتە چۆن فێرخواز خۆی بڕازێنتەوە بەچی؟ بالعەمەل، بە جێبەجێکردنی ئەو زانستەی کەوا دەیزانی بە کردار جێبەجێ بکە، بیکاتە شتی کردداری پراکتیکی لە ژیانی خۆی ڕنگ بداتەوە، لە ئارزوکەوتی لە گفتار و لە ڕەفتارەکانی ڕنگ بداتەوە. و ئاخر بەشی ئەو کتابە شەیخی بەڕێز باسی چەندین شتی کردیا، المەحاذیر بناوی لێناوە. المەحاذیر معنەتی المەحاذیر واتە ئەو شتانەی پێویستە فێرخواز حاضری لێ بکە، واتە خۆی لێ بپارێزن، هشیار بی بە هیچ نەوعەک لێی نزیک دەبتەوە. ئەو کتێبە بریتیە لەو
حەفت بەشە. اینجا کورتێک باسی دانەری ئەو کتێبە دەکەی شێخ زەید ئەبوو بەکر کە بەڕاستی دانەری ئەو کتێبەیە زۆر ئەو زانە بەڕێزە وەکو تاریخ حیاتەکەی ژیان نامەکەی بە کورتی باز دەکەین کە بەڕاستی ئەو مامۆستایە ئەو شەیخە بەڕێزە کە چێە و هەروەها کورتێک لە ژیانی باز دەکەین. طبعا ناوی خۆی بەکر ئەبوو زەیدە. طبعا یوکنا وەکو برەی کە بە ناوی ئەبوو زێد کە ناوی برەی دەرکردووە ئەوە کینایەتە واتە یعنی کونیەیەکە لە بووی نازناوێکە لە بۆ عەشیرەتی ئەبوو زێد لە چێن دەرێ فی نەجد لە منطقەی لای لە منطقەی حیجاز و لای سعودیا لەوێن دەربووە لە ساڵی لە مانجی لە ڕۆژی یەکی مانجی 12 ساڵی 1364 لە دایک بووە. لە یەکی 12 1364 لە دایک بووە کە دەکاتە ساڵی 1940 زاینی. ئەو مامۆستا بەڕێزە لە بنەماڵەیەکی دینداری خواناس زۆر بەڕێز و هەروەها زۆر بنەماڵەیەکی ناودار لە دایک بووە و هەروەها سەرەتا لە مزگەوتەکان لە حوزەی مزگەوتەکانی ئەو برین وڵاتە ژیانی بەسەر بردووە یعنی زانست و زانیاری بەدەستهێناوە لە دواییدا لە شاری ڕیاس لەوێن دەرێ یعنی پایتەختی سعودیا چوویتە قوتابخانەکانی ئەو شارە لەوێن دەرخوێندوێتی و هەروەها سەرەتایی لە مەعهدێک بە ناوی کولیەت الشەریعە و مەعهد القەضائی لەوێن دەرێ سەرەتاکەی یعنی بڕوانامەی ئەو پەیمانگایی بەدەستهێنایە کە کولیە شەریعەیە مەعهد بووە لە دوایی دەچوویتە کولیە شەریعە لە پاشان مەعهدێکی برین تەواو کردووە بە ناوی پەیمانگای قەضائی. مامۆستایەکانی چەندین مامۆستایی بەڕێز لە خزمەت چەندین مامۆستایی بەڕێز دەرسی خوێندووە لەوانە ساڵح بن عەبدوڵڵا بن موطلق یەکێک لە مامۆستایەکانی بووە کە دادوەرێکی برین متەقاعد برین لە سەردەمی ئێستا و هەروەها مەشهور بووە ئەو شێخ بەکر ئەبوو زێدە بە مەقاماتی حەریری و هەروەها لە پاشان هاتە شاری مەدینەی پیرۆز لە ساڵی 1383 لەوێن دەرە ژیانی بەسەر بردیە و ماوەیەک لە خزمەت شەیخ بن باس بووە و هەروەها دەستی لەلا خوێندووە هەروەکو لە لای شێخ محەممەد ئەمین ئەشەنقیطی کە موفەسیرێکی قورئانە لە ساڵی 1393 دە ساڵان لە خزمەت ئەو شێخە بووە شێخ محەممەد ئەمین ئەشەنقیطی کە زاناتی زۆر بەڕێزە خاوەنی تەفسیری ئەضواء البەیان في تفسير القرآن بالقرآن. ئەو ئیجازە و برین ئیجازانەی کە وەریگرتێت لە ڕووی برین بڕوانامی زانستی لەوانە چەندین بڕوانامەی هەیە بڕوانامی زانستی لە چەندین کتێبی سنەتی پێغمبەر صلی الله علیه و سلم کتێبی فەرموودە ئیجازەی هەبووە و هەروەها شەهادەی کولیە شەریعەی بەدەستهێناوە و یەکێک بووە لەوانەی کەوا لە یەکەمەکانی دوفعەی خۆی یعنی لە کاتێک کە تەخەڕوجی کردیا لەگەر برین لەو ساڵەدا یەکێک بۆ لە یەکەمەکان و هەروەها لەو وەزیفانەی کەوا لەو شوێنە برین فەرمانانی کە برین لەو وەزیفانەی کەوا وەریگرتووە قازی مەحکەمەی شەرعی بووە لە مەدینەی منەوەڕە لە ساڵی 1388 هەتا 1400 دەکە 12 ساڵ قازی شاری مەدینەی پیرۆز بووە و هەروەها لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرسی گۆتتەوە هەروەکو وەکیلی وەزارەتی عەدل بووە یعنی نائیبی وەزیری عەدل بووە عضوی مەجلیسی ئەعلا بووە لە قازی یعنی لە شوێنی ئەوەی مەحکەمەی عەدل و هەروەها ممثلی برین وڵاتی سعودیا بووە لە مجمعی فقهی ئیسلامی دەولی یعنی لە ئاستی هەموو دنیاوار و لە پاشان بووە ڕئیسی مجمعی فقهی سعودی و هەروەها ئەندامی مجمعی فقهی
رابطەی عالەمی ئیسلامی بووە. طبعا رابطەی عالەمی ئیسلامی دیارە چەندین زانە حتا ئێستا لە هەریمی کوردستانی چەندین زانای بەڕێز هەنا کەوا ئەندامی ئەو رابطەیەن و هەروە عوزی لێژنەی دائیمەی لێژنەی فتوای سعودیا بووە، ماستێر و هەڵگری ماستەر و دکتۆراژ بووە. ئەوە بە کورتی ژیان نامەی ئەو شێخە بەڕێزە کە دانەری ئەو کتێبەیە. اینجا دەی باسی وردە وردە باسی ئەو ڕەفتار و ئاکارانە دەکەین لە بۆ زانستخواز و فێرخواز کە پێویستە ڕەچاوی بکە. بەڕێزان و خۆشەویستان، ئێستا دێینە سەر باسی ئەو ئاکار و ڕەوشت و ڕەفتارانەی کە پێویستە لە فێرخوازدا هەبێ، لە کەسی زانادا هەبێ. بەڕێزان، پلە و پای زانست زۆر گەورەیە. خوای گەورە سوبحانەه وتەعالە کە باسی ئەهلی عیلم و زانستخوازان دەکاتن، خوای گەورە سوبحانەه وتەعالە لە زنجیرەی سێیەم دەیهێنێ لە دوای چێ؟ خوای گەورە دەفەرمێ شەهید الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم. يعني بزانە ئەو کەسانی شایدی تاچێتی خوا دەدەن، ذاتی خوای گەورە خۆی شایدی لەسەر تاچێتی خۆی دەدا. لە دوای وان والملائكة، مەلائیکەت و فریشتەکان، لە دوایدا خوای وأولو العلم، ئەهلی علم واتە فێرخوازان، ئەهلی زانست و زانیاری، ئەوانەی شارەزان لە زانستی شەرعی، ئەوانە بەڕاستی مرتبەیان زۆر گەورەیە. وەخوای گەورە دەفەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ ئایا کەسێک کە دەزانی بەردەوام لە بەدەسێنانی زانست و زانیاریە وەکو ئەو کەسەیە کەوا نەزانە و ڕێگای زانست و زانیاری وەرنەگرتووە؟ بێگومان وەکو یەکوانین. و چەندین ئاەتی قورئان هەیە کە خوای گەورە باسی پلە و پایەی زانست و زانستخوازان دەکاتن کە دەرەجەیان چەند بەرزە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین فەرموودا باسی ئەهلی عیلمی کردووە، باسی فێرخوازانی کردووە. کەواتە فێرخواز بەڕاستی ئەگەر بێوێ بگاتە دەرەجەی ئەهلی عیلم، ئەو شەڕەفەی بە قسمت بی، دەبێ هەڵگری چەندین ڕەوشت و ئاکار و ڕەفتاری جوان بیتن. ئێستا دێین بەجێری ئەو کتابە بەشی یەکەم باز دەکەین، ئەویش ئاداب الطالب في نفسه، فێرخواز ئەو ڕەوشت و ئاکارانەی پێویستە لە بۆ فێرخواز لە خودی خۆیدا کە بیهینتە جێ. یەکەم خاڵ خۆشەویستان و بەڕێزان ئەوەیە کە هەموو ئەهلی عیلمەک، هەموو فێرخوازێک دەبی ئەو شتەی لە ناو خەیاڵ و مێشک دابی. ئەویش چییە؟ العلم عیبادە. عیلم بەدەستێنانی عیلم، ژیان لەگەر عیلم عیبادەتێکە. بەڵام چ عیبادەتێک؟ عیبادەتێکی پڕ لە چێش، پڕ لە تام، لۆ کەسێک بەڕاستی بزانی چ ڕێگایەکی گرتەبەر. لۆیە تەمەشا بکە هەندێک لە زانایان دەفەرمونون العلم عیبادة السر وعیبادة القلب. بەدەستێنانی زانست و زانیاری، خەریک بوون بە عیلم، دەعوەکردن، بانگەوازی و بانخوازی، دەفەرمون عیبادەتێکە، عیبادەتێکی نهێنیە لە بەینی ئینسان و خوای گەورە سوبحانەه وتەعالا، و عیبادەتێکی تایبەتە بە دڵ. چەند مهمە ئینسان دڵی پاک بی، چەند مهمە زانستخواز و فێرخواز بەو هەستەوە بچێتە ناو سلک و ناو ڕێگای زانست و زانخوازی. لۆیە بزانە تەمەشا بکە ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێشەچی کتێبی منهاج الطالبین دەفەرمێ فإن الاشتغال بالعلم من أفضل الطاعات. دەفەرمێ خۆ خەریکردن بە عیلم و زانست و زانیارین لە باشترین عیبادەتە. یعنی باشترین عیبادەتە ئەوەیە کەوا ئینسان خۆی خەریکە بۆ بەدەستێنانی زانست و زانیاری. طبعا تەفەرمێ من أفضل الطاعات واتە سنەت نەک فەرز. یعنی لە نوێژی سنەت گەورەترە، لە بەڕۆژی سنەت گەورەترە ئینسان خەریکی عیلم و زانست و زانیاری بیتن. و هەروەها بەڕێزان و خۆشەویستان، تەمەشا بکە خوای گەورە سوبحانەه وتەعالا بەدەستێنانی زانست و زانیاری جێراوە لە قورئانی پیرۆز بە بەشێک لە غەزاکردن و تێکۆشان لە پێناوی خوا. خوای گەورە سوبحانەه وتەعالا دەفەرموێ فلولا نفر من كل فرقة طائفة ليتفقهوا في الدين. دەفەرمێ خوای گەورە سوبحانەه وتەعالا کاتێک تێکۆشەران، کاتێک مجاهیدان بەڕێ دەکەون لۆ سەرخستنی ئیسلام، خوای گەورە دەفەرمێ خۆزگە کۆمەڵێک شەبن لەوانەی کەوا
نفر من كل فرقة لهر كوملك فرقيك طائفيك كوملك بقرينوا ليتفقهوا في دين خويا شارزاب كان لدين لوي كوا خلشي آقادار بكنوا لاشتنا شرعية كان وهروها خلشي آقادار بكنوا لبر قايتاكو باش أو أمر فرماني خواي قبري سبحانه وتعالى. وإمام أحمد رضا رحمتي خواي لسر بيدا فرموه العلم لا يعمله شيء لمن صحت نيته دا فرمي العلم لا يعدله شيء ڕێگای علم و زانست و زانیاری هیچ عیبادەتێک هیچ کردارێک هاوشێوەی ئەوە نییە کە ئینسان خەریکی علم بیتن بەڵام لۆچێ لیمەن صحت نیەته ئەو کەسەی نیەتی باش بی تەنها لە پێناوی خوا علمەکەی بەدەست بیتن قالوا وكيف تصح النية يا أبا عبد الله وتيان أي باوتي عبد الله تون إنسان نيتي صاف دبيتن لبو خواي قورا علم زانست زاني بدەست بینی قال ينوي رفع الجهل عن نفسه وعن غيره نيتي وابي نزاني ونفامي لسخوي لابما لپاشان بو علمي بانقوازي بكا نفامي ونزاني لخلتي لابا خلتي الشار زابك لديني خواي قورا سبحانه وتعالى إن برزان وخوشويستان كاتك إنسان أقربية ونيتي باشي هبي لبور رقاي بدا سيناني زانس وزانياري بوتن اشتار دبي يكم كاتك إنسان رقاي علم دقري دبي بزاني أو رقايا كخوا وبيغمبري خوا صلى الله عليه وسلم أمري بهم إنسان كرديا كرقاي علم بقرد كوا داوابك وقل ربي زدني علما بتنوع علم زياد دبي كوا هولو كوشش بكي كوا تأتو أو كسي كوا لبيناوي خوا لبيناوي زي بذكري فرمودي خوا أو رقايا بقري أو نيتكي نيتكي باز دبيتو لبيناوي خوا دبي دوم لوي الرقاي علم بقري لوي شريعتي إسلام برز بكاتوا لوي ديني خواي قورا عزيز بي مقصدي بخزمتي ديني خواي قورا بكا وهروها هرتي تمو مجي خرابكاري هيك بس الدين دادي أتو هول بدي أو تمو مجانا لابي لشبوهات لو شتاني كغلق لس الدين دروسي لكا أتو غمت بي بعزتي دين بدقريتن كوا أو تمو مجي لبو دين دروس ذكري لاي ببي سيميشت پارێزگاری لە دینی خوای گەورە بکەی لە شریعەتی ئیسلام بکەی بەوەی ئەگەر ئەو نیەتانە لەو مێشک بی بەڕاستی نیەتەکە نیەتێکی زۆر باشە خوای گەورەش لێت قبول دەکە ئینشاء الله. و هەندێک شتێ بەڕێزان و خۆشەویستان تەئسیل لە نیەتی ئینسان دەکات. نیەتی ئینسان دادەشۆری لە نیەتی باش بەرەو شتی خراپی دەبا. یەک لەوانە کەسێک ڕێگای علم بگری لۆ خۆ بەدەرهێنان سینگ دەرپەڕاندن بري أها أمنيش تمشاكا منديلم لسرا أها أمنيش دميو لبيشوي سياري سوار بم دميو خلق ريزي زياترم لي بقري ما بستي دنياي بخواد خواسا دوميشت لوي الرقاي علم بقريتن كابرا لوي كبري كل أمنيش باشتك شارزة متى مناقشة لقروي بكم مجادلة لقفراني بكم براسي أو اشتكي زوزور خرافة إنسان دبي آقا داربي لهموي خرافتن أويا كسق رقاي علم بقريتن لوي كسابتي بيباياكا ناني بيبايابكا قرآن بخيني بري والله دسم للتعزية دخينم لخم فاريك وكسابتك بإمان ديبونا دو رجدا دنيش بصير رجدا دنيش فاريش تاق وردقرب براسي أو نيتزوزور خطرة يانس بيني أمن مراسي علم دسم خوم شارزادكم لعلم شرعي لويس بيني لو أوي كوا پارەی پێ بەیداکەم وەزیفەی پێ بەیداکەم بەڕاستی خەتەرەوە حتى لەبوو هەر فێرخوازێک لە طوبە لە هەندەسەیە مەحامیە مامۆستایە ئەگەر نیەتی بەس کەسابەت بی بەڕاستی ئەوش خەتەرە کاکە نیەتی مامۆستایەتی هەبی نیەتی تەبی بێ پزیشکێکی باش نیەتی بی ئەندازیارێکی باش بەڵام لۆ خزمەتکردنی خەڵک لۆ سەرخستنی دینی خوا لۆ ئەوەی کەوا ببیە پزیشکێک هاوکاری فەقیر و هەژاران بکەیت ئەها چەندین پزیشکمان هەیە دکتۆرمان هەیە ناوی خوا و پێغەمبەریشی بەرز کردەوە بوویتە باوچێک لە بۆ بێنەوایان ئەو زای چ نیەتێکی گەورەیە کە ئینسان ئەو نیەتەی هەبیتن خزمەتی دینی خوای گەورەی پێ بکەیت و هەروەها یەکێکتر کەوا تەئسیل لە نیەتی ئینسان دەکات زۆر خەتەرە لە بۆ قیامەتی ئینسان مەبەستی ئەوە بی خەڵک لە دەورەی کۆب بیتەوە خەڵک زۆر سەردانم بکە باتاكو ببما بيشنقق لبو خلق اوش براسي زوزور خطر انسان اقدار بي لويا سفياني الثوري رحمتي خواي لسربي دفرمي كنت اوتيت فهم القرآن امن يشك مولواني كوا
دەفەرموێ سوفیانی ثەوری یەکێک لەوانەی زۆر شارزایی قورئانم پێدرا بوو فەلەمما قەبیلت السڕەتە سولیبته بەڵام جارێک دەرێ یەکێک لە کاربەدەستەکانی ئەو وەختی دەفەرمێ چیسە پارەی لۆ ناردم چیسە پارەی بە هەدیە لۆ ناردم قبولم کرد وەرم گرت تاوانەوە چیسە پارە لۆ نردرایە لەبەرەوەی ئەو کەسە دیارە زانە بۆ و بەدەر عنی کەتیە و خەڵک زۆر پەنجەی لە بۆ ئام پەنجەی لە بۆ درێژکرا کە ئەو زانایەکێک لە زانایەکان دەڵێ سوبحان الله تووشی فتنەیەک بوو کاربەدەستی ئەو سەردەم کە ئەوە خەلیفەش بوونا پیاوی زۆر چاک بوونا چیسەک پارەی لۆ ناردم سوبحان الله دەرێ بە سەبەبی ئەو پارەیە ئەو عیلمی تێگەیشتنی قورئان تەفسیری قورئان خوای گەورە لێستان بۆ سبحان الله چەند خەتەرە ئینسان بەڕاستی نیەتی خۆی ئەوها بگۆڕێتن لۆیە بەڕێزان و خۆشەویستان تەمەشا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئیمامی عومەر دەفەرموێ ما جاءك من هذا المال دەفەرمێ ئەی عومەر هەر ماڵێکت لە بۆ هات هەر ماڵێکت لۆ هات دەفەرمێ وأنت غير مشرف له ولا سائله فخذه هەر ماڵێکت لۆ هات کاتێک کە ئەتو تەمەعکاریت نییە زۆر حەز و ئارەزوو نیە ئەو ماڵت بەدەست بگا و هەروەها داواشت نەکردیە وەری بگرە قەیناکە وەری بگرە وما لا فلا تتبعه نفسك بەڵام ئەگەر زۆر حەز و ئارەزوت لێ هەبوو زۆر بەدووی ماڵ گەڕای داوان لەو کرد دەفەرمی ئەگە ماڵەکەت لۆ هات وەری مەگرە چکە ئەو دەبتە دەرۆزە ئەو دەبتە شکست لە بۆ عیلم و ئەهلی عیلم ئەو حەدیسە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردی ڕەحمەتی خوای لەسەر بێ لەو ئەثەرە خاڵی دووەم بینە سەری بەڕێزان و خۆشەویستان و فێرخوازان ئەویش ئەوەیە شەیخ لەو کتابەدا ئامۆژگاریمان دەکا و دەفەرمێ كن على جادة السلف الصالح ئەی قوتابی ئەی فێرخواز لەسەر ڕێگای سەلەفی صالح بە سەلەفی صالح چێیە واتە دەست بگرە بە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر نەهج و ڕێڕەوی سەحابەکان بڕۆ لەسەر نەهج و ڕێڕەوی تابعین بڕۆ لەسەر ئەو ڕێگای بە بەتایبەت لە بابەتی عەقیدە لە بابەتی عیبادەت لەو دوو خاڵە زۆر میهمە ئامان نەکەی بترازی لەسەر ڕێگای سەلەف چونکە بەڕاستی عەقیدە خاڵێکی زۆر ترسناکە ئینسان بە هەوا و ئارەزووی خۆی قسە لە بابەتێک بکە کە خوا و پێغەمبەری خوا قسەی لێ نەکردبێتن لۆیە بەڕێزان و خۆشەویستان بابەتی برین یعنی تەمەسوک بە ڕێگای سەلەفی ساڵح ئەوە زۆر پێویستە هەموو قوتابیەک ئاگادار بیتن لەسەر ڕێڕەوی پیاوچاکانی پێشی بڕواتن تەمەشا بکە سەحابەی بەڕێز هەن بە ئەدەب بوون بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لە حەجەت الوداع پرسیار دەکا لەو سەحابە بەڕێزانە دەفەرموێ ئەتەدرونە فی ئەی یەومین ئەنتم ئایا دەزان ئەنگو لەسەر ڕۆژێکن قالوا الله ورسوله أعلم دەڵێن الله ورسول أعلم خوا و پێغەمبەر شارەزاترا پێغەمبەری خوا پرسیاریان لێ دەکا ئەتەدرونە فی ئەی عامین ئەنتم فی ئەی شەهرین ئەنتم دەزانن ئەنگو لە چ مانجێکدان خۆ سەحابەکان دەیانزان مانجی ذی الحەجێ و ئەوە لە کاتی حەجدان ئەتەدرونە فی ئەی بەلەدین دەزانن ئەنگو لە چ شارێکدان هەند هەمویان دەڵێن الله ورسول أعلم سەحابەکان دەڵێن لۆیە گوتمان الله خۆ دەمانزانی چ ڕۆژەکە ڕۆژی عەرەفەیە دەمانزانی لە چ مانجێک داین و لە چ شارێک داین بەڵام گوتمان نەکو پێغەمبەری خوا ناویشتر لەو ڕۆژەی بنێ ناویشتر لەو مانگەی بنێ ناویشتر لەو شاری بنێ گوتمان دەبتا زیادە ڕەویکردن لەسەر قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆیە دەیانگو الله ورسول ئەم زۆر میهمە طالب العلم فێرخواز ملکەت بی لۆ هەموو ئەمر و فەرمانێکی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆیە ئینسان پێویستە کاتێک کە ئەهلی عیلمە قەت عەز نەکەی مجادلە بکەی و لۆ ئەوەی کەوا پێت بڵێن بەڕاستی کەسێکی شارەزایە ئەیندە بۆ ئەوەی حەز بکەی بەرامبەرەکەت بشتێنیەوە بزانە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرموێ ما جادلت عالما إلا غلبته وما جادلت جاهلا إلا غلبني دەفەرمێ مجادلە و دەمەقالم لەگەر هیچ کەسێکی عالیم نەکردیا ئیلا ئەمن لەوم برتەوە لۆ چکە ئەهلی عیلمە بەدەلیل قسەمان لەگە یەکتر کردیا بەڵام مجادلەم لەگەر هەر کەسێکی نەزان کردبی ئیلا ئەو بەسە من دازاڵ بووە لۆ عینادی کردیە کە لە ڕەقی کردی ئیمامی شافعی ئەهلی عیلمە تەسلیمە لەو ئەمری خوا و پێغەمبەری خوا نەک لە بۆ هەوا و ئارەزوی خۆی لۆ درێ ئەو بەسە لە من زاڵ بووە مەجبور بووم برێ بکاکە تاو
کۆتایی پێبینە و قسەکە باوابیتن. و هەروەها ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لەسەر بێ لە دارەقوتنی کە ڕیوایەت دەکات دەفەرمێ ما شيء أبغض إلي من علم الكلام. علم كلام طبعا علمي كلام بحساب علمي عقيدة بلام أو علم لمنطق علمي فلسفي بيكاتيا هم مجادلة ومناقشة ويعني بابتك زدلياتا كباز لخواي دك ديويتن بمنطقه بفلسفه بعقل خواي بناسني بابا أما نقل مان هي وعقل مان هي سرتا دبي إيما نقل عقل لخزمتي نقل دابتا لوي أجر هات آياتك باز لخواو بيغمبر بك إيما دبرين سميعنا وأطعنا كوات لوي براسي علمي كلام بس دلياتا فلسفية لوي دفرمية إمامي الشافعي إمامي الذهبي رحمة الله صبي دفرين براسي أو علمي كلامه اشتكي زوزو لكنا من ناخوش بو أو علمي كلاما بيشتكي أو باجنبو وهروها بريزان وخوش ويزان لما سائل عقيدة وكوغوتم إنسان دبي ريقاي سلامترين ريقا بقري أيش كوار ريقاي سلفي صالحة كواتا بريزان وخوش ويستان أوي بيويسا لسا إيما الخالي كوتاي لوي كإيما براسي دس قرتوبي بعقيدة وديني خواو بيغمبر حرسو كوتمان وابي لسر راست شقامي خواي قورا بروين أويك خواي قورا آموشقاري ما بيدكاو دفرموه وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيلي وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.